کە باس لەو دۆخە چەقبەستوی کە دۆخە چەقبەست و سیاسی کە لێستادا لە عێراقدا دروست بوو هەر لایەنەوە بە جۆرێک دەیەوێت بەشداری لە حکوومەتا بکاتوەوێ بە پێی پشکی خۆی بەشداری لە حکوومەتا بکات ئەو دەزانین لێستادا دووە ڕاستی جیاواز سەبارەت بە شێوازی حکومڕانی داهاتوی عێراق کێکێکیان باز لە زۆری ناکاتەوە تیشان باز لە حکوومەتێک دەکات لەسەر بنەمای تەوافق و ئەوەش ئەوەی تریشیان تافقە کە ساڵانی کە ڕێکەوتنی لە بارۆکرا و سیاسەتی سەرۆک مامجلالی شەکا بوو لەسەر حکوومەتی لەسەر بنەمای تەوافق حکوومەت پێک بهێنرێت و باشترە بۆ داهاتوی کوردی ژەماگەر بێت و لەسەرەوە بەردەوام بێت و ئەمە ژوای کردووە کە کاروبارەکانی حکوومەت بە کاربارێکەر لە ئێستادا بەڕێوە ببرێت و پرسیارەکەوێت چۆن عێراق و لایەنە ناوەکانی ئەم قەیرانە تێپەڕێنەوە پرسە لەگەڵ میوانەکەمان دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاوتوێکن کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر برار بەخێراتی دکتۆرە مێ سەرەتا لەوە دەست پێ بکەم دوێنێ چوارچەوەی هەماهەنگی شیعە کۆبوونەوە لەسەر تویتێکی سەدر کە باسی لەوا کرد من ئۆپۆزیسیۆن بوون هەڵە بژێرم و ئێوە توان حکوومەت پێک بهێنن لەسەرمە کۆبوو و بەیانامێکی چوار خاڵیان دەرکرد کە باز لەواکەن دەیانەوێت حکوومەتێک لەسەر بنەمای زۆرینەیە خۆت بە گەورەترین کوچلە لە پەرلەمانە دروست بکرێت و حکوومەت پێک بهێنرێت و دەنگ بدرێت بە سەرۆک کۆمار و هەڵبژێردرێت و ئەمە گەر لەگەڵ سەدرا بێت باشترە بەڵام ئەگەر ناشێوێت بێتە ناوە کوتلە زۆرینەیەوە ئەتوانێت ئۆپۆزیسیۆن بێت بەڵام لە کاتێکدا کە هەنێک بڕیار لە پەرلەمان دەرەدرێت تەنها توانێت لە بابەتە زۆر معقولەکانە بتوانێت معارض بێتیە ئەم بەیاننامە چوار خاڵی کە سەدر ئەم ڕاگەیەنراوی ڕایگەیاندووە تا چەند ئەتوانێت ئەم دۆخە چەقبەستوی لە ئێستادا هەیە تێپەڕێنێت پێت وایە ئەتوانێت ڕاستێکی خۆی کێشەکان لەو مودەی کە هەیە کێشەی یەک ڕۆژ و دوو ڕۆژ نییە نێوانەی کە متابعی وەزعەکەیان کردبێ ئەزانێ کە ئەم مانگەی کە درا بە ئیتاری تەنسیقی لە واقعا ناتوانێت گۆڕانکاری دروست بکە بەم مانگە ناتوانێت حکوومەت و تشکیلی حکوومەت بکە بە تایبەتی کە مانگی پیرۆزی ڕەمەزانە و تایە جم و جۆڵەکان خۆی بە شێوەیەکی گشتی کەمترە لە مودەی ڕابردووە ئەگەر دۆخەکە بڕۆنەوە بزانین چی ئەمە گیانۆتە ئەمڕۆ یعنی هەم لایەنە کوردیەکان هەم سونە هەم شیعە ئەم بیرکردنەوەی کە سەدر پێی وایە ئەبێ حکوومەتێکی زۆرنی نیشتیمانی بێ خۆی بۆ خۆی مشکلەکەی دروست کردووە لەبەرەوەی لە عێراقەوە وەکو هەمیشە ئاماژەی پێین هێشتا قۆناغێکی کولتورێکی دیموکراسی و نظامێکی دیموکراسی و هاپتەومان نییە کە حیزبێک ببێ بە زۆرینە و تشکیلی هەموو حکومەت بکات و لایەنەکانی کە ئاوت بکە ئەمە یەک دووەم کردنە دەرەوە ئێستا ئەمەی کە ئیتاری تەنسیقی باسیەکە جیاوازە لەگەڵەوەی سەدرا لە مودەی ڕابردووە سەماحەتی سەدر و ڕەوتی سەدر قسەیان لەسەرەوە بوو کە ئەوان حکوومەتی زۆری نەپێکێنەوەوانی کابێ لە دەرەوەی حکوومەت بن واتە چی واتە ئۆپۆزیسیۆنێکی زۆرە ملێ زۆر لە ڕابردوو قسەمان لەسەر ئۆپۆزیسیۆنی زۆرە ملێ کردووە و کە لێکەوتەکانی چێ بێت و کاریگەری خراپەکانی چیە بێت بەڵام لە ئێستا ئیتاری تەنسیقی کە پێی وایە هەوڵەیە بۆ پێکێنانی کابینی نوێ حکوومەت تەمان بێگومان 100% پێی خۆشە سەدرشی لەگەڵ بێت چکە ئەزانێ حکوومەتێک ببێ سەدر حکوومەتێکی سەرکەوتوو نابێت وەکو چۆن حکوومەتێک ببێ ئیتاری تەنسیقی حکوومەتێکی سەرکەوتوو نابێت بەڵام ئەو ڕوانگەیە کە ئیتاری تەنسیقی لی تێگەشتۆ لەوانەیە ڕەوتی سەدر تاکو ئێستا لی تێنەگەشت بێت لەبەرەوە خۆی بۆ خۆی هەنگاوەکان ئەم مودەی زەمەنی کە دراوەتێ تەسەورەکەین با بڵێن تیادا حکوومەت پێک نەهێنرێت بەڵکو دووبارە قۆناغەکانی گفتوگۆ و لێکتێگەشتن دەرگایەکە کاتەوە بۆ گفتوگۆ بۆ لێکتێگەشتن و لەو ڕوانگەیە و لەو هەوڵەیەوە ئەتوانرێت چۆنەڵی دووبارە لێک نزیک بوونەوە ڕووبەت ئەم مودەیە ئەوەی کە ئێمە تەسەوریەکەین بە تایبەت ئەوەیە سەدر تۆپەکەی خستەوە ساحی ئیتاری تەنسیقی و ئەمەی کە ئیتاری تەنسیقی ئەوەی ئۆپشنی ئەوەی کە لە بەردەستا بێت حکوومەت پێک بێنرێ لەوانەیە خۆی لە نێو خۆیان دووبارە ناکۆکی دروست بێ واتە ئەشێت ئەمە هەوڵێکی سەدر بێت بۆ پەرتەوازەکردنی نێو ماڵی با بڵێن نەک شیعی بەڵکو نێو ئیتاری تەنسیقی خودی خۆی ینی لێکدانەوەی زۆرە بۆ ئەم هەنگاوی کە سەدر ناوێتی بەڵام ئەوەی کە دڵنیایان تا ڕادەیەکی زۆرەوەیە کە سەدریش خۆی دڵنیایە لەوەی کە حکوومەت بەم پەلەپەلە و لەلایەن ئیتاری تەنسیقیەوە بە تەنها پێک نانرێت بە تایبەت ئەگەر دیقەتان نابێت لە تویتەکەی سەماحەتی سەدرا لایەنەکانی کەی سەرپەرشی کردوتی ئێوە ئەتوانن وەکو ئیتاری تەنسیقی ئیتیفاقیە بکەن لەگەر هەر لایەنێکا کە ئەتانەوێت جگە لە سەدر واتە لەگەڵ پارتی دیموکرات و لەگەڵ
سونەکانیش هەر بەپەلە پارتی بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە ئەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک بەبێ سەدر ناچینە ناو حکومەتەوە ینی دۆخەکە ئەوانیش لەوە ئەترسن کە ئەمە چۆن ئەڵێ چ تاقیکردنەوەیەک بێت یان هەوڵێکی سەدە بێت چونکە لە مدیر ڕابردوو زۆر قسە لەسەرۆکراکە بژاردەی ئەم چۆنڵێ ئەم ئیتیفاقی کە کراوە ئەم بژاردەی کە هەڵیان بژاردوکە بە تایبەتی ڕوتی سەدر براوی هەڵبژاردنەکان بووە لەوانەیە پەلەپەلی تیا کرد بێ و هەڵەی کردبێ چونکە ئەگەر دیقەت تا نابێ هۆکاری سەرەکی شکستی پێکەرانی حکومت کاندیدەکانی پارتی بوو لە مدیر ڕابردووە کەوای کردووە هەم پرۆسی پێکەرانی حکومت فەشل بێنێ هەم دیاریکردنی لیژنەکانی پەرلەمان هەم هەڵبژاردننی سەر و کۆمار ینی هەموو لایەنەکان بە سەدریشەوە بە سونەکانیشەوە تا ڕادێک هەتوانین بڵێن پەشیمانن لەو اتفاقی لەگەڵ پارتیا کردویانە و لایەنە کوردیەکانی ژەگەر دیقەتانە بێ هەمویان نەزان کە پارتی هەڵن تاکە حیزبی ئۆپۆزیسیۆن لە کوردستانیشە کە چووە پاڵ پارتی و بۆ پێکێنانی بۆ دیاریکردنی هەڵبژاردننی سەر و کۆمار جەماوەرەکەی بە شێوەیەک لی هاتنە دەنگ کە بە پەلەپەلی کشایەوە لەبەرەوە ئەمە لای هەمووان ڕوونە و ئەم تویتی سەدریش لە خودیەوەی کلایەنەکانێکی سەرپشک کردو واتە ئێوێ تا ڕادێک خۆیان لێ دوور بخاتۆیان نەجاتی بێت لێیان بەڵام بۆ پێکێنانی حکومە لەلایەن ئیتاری تەنسیقی و بە تەنیا بەبێ سەدر تەسەور ناکەین سەرکەوتوو بێ ئەگەریش ئەنجام بیرێت حکومەتێکی وەکو لە ڕابردوو ئەوتومانە تەمەەن درێژ نابێت چونکە تۆ لایەنێکی شیعی و هەیە بە نزیکی هەفتا و زائید کورسیەوە کە گەرمە لە ناو هۆڵی پەرلەمانە هەر ینی ئەتوانێت پرۆسی سیاسی بە ئاسانی پەک بخە لەبەرەوە وەکو جنابیشی ئاماژە پێەیە تاکە ڕێگە ئەوەیە کە حکومەتێکی تەوافقی پێک بێت لەبەر چی یعنی مە قسێک نییە دوو بژار دەبێ و ببێ بە عینادی لە نێوان چۆنەڵی دوو بەرەیە بەڵکوەیە کە دۆخی عراق بەم دۆخی کە لە ئێستاە هەیە و بەمەوەی کە هەنگاوی بۆ ئەنێت لەبەرەوەی وتم نە کولتوری دیموکراسی نە نظامی دیموکراسی بە شێوەیەکی وها چەسبیوە کە حزبێک بێ بە معارەزە ببێ بە معارەزەیەکی ئەکتیف و ئەو حزبشی کە حکومت پێکێنێت ببێت بە حزبێکی حکومڕان کە هەر شتێک کە تێبینیکی لەسەر بوو یەکسەر دەست لە کار بکێشێتەوە یان بەهڵەکانیە بچێتەوە بەڵکو ئێمە بەرەو چیمانەبات بەرەو دیکتاتۆریەتێک و بەرەو تاگڕێویەکی زیاتر لە ناو عێراق ئەمان با لەبەرەوەیە کە هەمیشە قسە لەسەواکرێت کە تەوافقی بێت نەک زۆرینە باشە دوای ئەوەی ئەم بەیان نامانە دەرەکرێت و کۆمەڵێک لایەنە سیاسەکانی عێراق و لایەنە کوردیەکان و لەم دۆخەت چەق بەستون و ناڕەزان لەو هەنگاوانی کە سەدر عینێ بە بڕوای تۆ هەنگاوەکانی سەدر بۆ لە مەودووە چی دەبێت بۆ تێپەڕبوونی ئەم بارودۆخی کە لە عێراقدا دروست بووە ئەزای خودی ئەمەی کە یەک مانگی دەرفەتدا ئەمە خۆی دوور خستۆت لە معادلەکە ئەگەر دیقەتتان نابێت ڕاست خۆی تارە تەنسیقی یەکسەر ئاماشی بۆ ئێمەمانوێ حکومت پێک بێنین لەگەڵ سەدرەوەتە هێنێ ئێوێ بیهێنێتەوە ناو معادلە سیاسەکە و خۆی دوور نەخاتەوە لە وەساکە لەبەرەوە ئەمەی کە لە بەردەستە ینی من لە مودەی ئەو پێشەوەی تویتەکە بکە لە یەکێک ڕادیۆکان پێم وابێ ڕادیۆ ڕوودا و کە ئاماژەم بەوەیە کە ئۆپشنەکان سێ اختیاری یەکەمیان ئەوەی کە سەدر ببێت بە معارەزە و بێتە دەرەوە بەڵام بە ویستی خۆی لە پێکەنانی حکومت و ئیتاری تەنسیقی لەگەڵ سونەکانە ئیتفاقی بکات ئەمە یەکەمیان بژاردەی دووەمیانەوەیە کە مێزی گفتوگۆ وا بکات کە ئەم لایەنانە بگەنە قەنەعەت و بگەنە ڕێکەوتنێک واتە ئیتاری تەنسیقی و ڕەوتی سەدر و لە کوتلە کوردیەکانیش لە نێوخۆیانە و بژاردەی سێمیش کە ئەمە ئەگەرێکی زۆر لاوازە ئەوەیە کە ئەم دۆخە ئەم گرێکوێرە نەکرێتەوە و بگاتە بنبەست و هەڵبژاردننی پێشوەختە دووبارە بکرێتەوە ئەمەش هۆکاری ئەوەی کە ئەمە لاوازە بۆچی چونکە ئەوانی کە لە معادلە گەورەکەیان بە تایبەتی ڕۆتی سەدر براوی هەڵبژاردنەکان بووە هۆکاری بردنەوەکەشی و سیستەمە نوێی هەڵبژاردنەیە کە لە مودەی ئەم خولەیە پەیڕەوکرا وای کرد کە کورسیەکی زۆر بێنە ئەگی ناخۆش ێزانێک ئەم حەجمە کورسی کە بەدەستی هێناوە لەوانەیە حەجمی واقعی خۆی کەمتر بێت بەڵام بەهۆی ئەو تاکتیکی کە لەم نظام لەم سیستەما هەڵبژاردنە بەکارێت نەزانینی ئیتاری تەنسیقی لەم سیستەمە نوێی هەڵبژاردن و ئامادەکاری زۆری ئەوان وای کرد کە ڕێژێکی زۆر لە کورسی بێنێ ئەمە یەک دووەم سونەکانیش بێگومان لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختیانی لەبەر ئەوەی ئەوان ویستوانە بەدەستیان هێناوە سەرۆکی پەرلەمان کە هەموو وەکو عرفێکی سیاسی لای سونەکانە و ئەو کاندیدەی کە خوازیاری بەدەستێنانی بوو بەدەستی هێناوە کەواتە بۆ ئەوانیش دووبارە ئەمە ئەگەرێکی نەخوازراوە بێت و لەلایەن حیزبەکانی کەشەوە بۆن منە پارتی دیموکراتیش بە هەر طریقەیەک و بە هەر جۆرێک لە جۆرەکانی ڕێژەیەکی زۆری کورسیەکانی بەدەستێناوە لە لای کێشەوە حیزبەکان واتە ئەوانەی کە بەعام لە ناو چوارچێوە سیاسەکان بە یەکێتی نیشتیمانی و ئێتارە تەنسیقی و براوی هەڵبژاردنەکان چونکە ئەوانەی کە براوەنی هەڵبژاردنەکان ناتوانین بڵێن یان
کورسیان بەدەستێن نهێناوە یان بەشێک نین لە معادلە گەورەکەی کە ئەگوزرە لێو ئەنجومەنی نوێنەرانی دکتۆر زۆرێک لەلایەنەکان لە سەرەتادا یاخۆ لە کاتی گفتوگۆکاندا دەڵێن کە دەرگای گفتوگۆ یاخۆ لێک نزیک بوونەوەمان لەگەڵ لایەنەکانی دیکەدا کراوی و دەمانێت نزیک ببینەوە بەڵام لە کاتێکا کاکەوێتە سەرەوەی کە دەنگ بدرێت بەسەر کۆماری یاخۆ کۆبوونی ئەنجومەنی نوێنەران دەکرێت هەرێکۆ بەلای پشکی خۆی و هەرێکۆ بەلای مافەکانی خۆی بووانە هەوڵ دەدات و ناکۆکێکەوێتە دانیشتەکانەوە وەک دەزانینەوە چەند جارێک کۆبوونەتەوە بۆی حکوومەت پێک بهێنرێت و سەر کۆمار هەڵبژێردرێت بەڵام لایەنەکان ناکۆکن و شکست دەهێنێتەوە و دانیشتانە هۆکاری ئەمە چییە بۆ چێ گەڕێتەوە؟ ئەزایی لە مودەی ڕابردوو کە ئێمە هەر لە سەرەتایە کەوتمان ئەم ئیتیفاقیە تەمان یەک بابەتی ڕابردوو یا مێژووی بۆ جەناب باس بکەمەوە نێو ماڵی کوردی لە دوای هەڵبژاردنەکانەوە وا دەرەکەوت کە زۆر پتەو بێت بۆچی بە تایبەت لە دوای هەڵبژاردنەکان و یەکێتی نیشتیمانی ئەلانی کرد کە ضرورە و گرنگ کە بە یەک ڕێزی بچینە نێو بەغدا و لەم چوارچێوەیەشە هەوڵێکی زۆردرا و بوو کە با بڵێن لیژنەیەکی هاوبەش لە نێوانی کێتی و پارتی دروست بوو کە دوو براوەی سەرەکی هەڵبژاردن بوون و دانوستانەکان دەستی پێکرد بەڵام بێ ئاگالەوە کە سێرەکرێت کە دواتریش وەکو ئێستا بینین کە ئەوترێت هەمیشە اتفاقی سەدر و سونەیە حلبوسی و پارتی ئەم اتفاقی کردبوو بێ ئەوەی کەسی لێ ئاگادارکردەوە لە پشتەوە ئەمە وای کردووە یەکەم نێوماڵی کوردی پەرت کرد ئەم اتفاقی کە پارتی دیموکرات لە نێوان لەگەڵ شیعیا کردبووی یا لەگەڵ سەماحەتی سەدر و ڕەوتی سەدرا کردبووی یەکەم وای کردبوو کە ئەم شاندا هاوبەشە ینی تەنها شتێکی فەیک بێت ڕووکەشی بێت و بۆ ڕازیکردن یا خەڵەتانی لایەنەکان و بۆی لە پشتەوە بتوانانی ئیشەکانی خۆی پێ بەڕێ بکات کە بەداخەوە ینی کە لایەنێکی کوردی پەنا بۆ ئەم هەنگاوبەرێت و هاوڵاتیانیشی پێفری بدات وای کرد کە یەکەم نێوماڵی کوردی بە تەواتی تێک بچێت چکە ئێستا دیقەتمان ناوە نێوماڵی کوردیانی بە تایبەتی لە ڕۆژی چوارشەمەیە هیچ بەرەیەکی کوردی هێزێکی کوردی پەرلەمانتاری کوردی جگە لە پارتی دیموکرات ئامادە نەبوو بچێت ناوخۆڵەکەوە باشە ئەمە یەکەم دووەم هەم ئیتفاقی کە پارتی کردوێتی دووبارە بۆ هۆی تێکدانی نێوماڵی شیعە چکە ئەگەر وانە بووایە ڕەوتی سەدر نێتوانی بەو مسوڕێ و بەو قووەتە و بەو چۆنەڵی فشارە زۆرەوە لە ئیتاری تەنسیقی بکات بەڵکو لەوانەیە نەرمیەکی زیاتری تیا بواە بۆی بگاتە ئیتفاقی لەگەڵ ئیتاری تەنسیقی و کاتە پێکەنانی حکومەتیش ئاسانە بوو و پێکەنانی حکومەتیش بە شێوەیەکی چۆنەڵی تەوافقی لەوانەیە تێبینیان هەبیە کەم و کوڕی هەبێت بەڵام ئەمە ئێمەگەر بیرمان نەچێتەوە ینی بۆ عێراق شتێکی نوێ ینی هەموو هەنگاوێک ئەندرێت هەنگاوێکی باشە هەر هەنگاوێک ئەندرێت هەنگاوێکە بەرەو پێشەوە ناکرێت قسە لەسەرەوە بکەین بڵین لە 2023 حکومەت پێگەنرا بەڵام هیچ بەدەستنێراوە نەخێر وای لێ هاتوو وردە و هێواش خەریکە نظامی دیموکراسیەکە چەست پێ خەریکە کولتوری دیموکراسی گەشاکات هێواش بەڵام تاکو ئێستا لە ئازال نییە لەبەرەوە گەر بگەڕێینەوە وەکو چۆنەڵی بینایەکە دروست کردووە ئەساس هەنگاو ناوە خەریکە چۆنەڵی شکل وەرەگرێ بەڵام بڵیت سێرکە نەخێرەمە تاواو نەبوو بەدڵم نییە و ئەوەی کە من ویستومە نەی پێکاوە بچی لە سفرەوەمە بڕوخێنیت و بە مەرحلەیەکی ترا کە بۆ ئێمە ناگونجێ بۆ عێراق ناگونجێ لەم دۆخەیە لەبەرەوە بینیمان ڕاستە و خۆ لە چوونە ژوورەوەکانە لە دانیشتەکانە ڕۆژی شەممە کە بەشێکی ئەوانەشی کە چوبوونە ژوورەوە شەرت نییە دەنگ بدەن بە کاندیدەکەی پارتیا دەنگیان باە بە کاندیدی پارتیا بە کاندیدی ڕەوتی سەدر بۆ سەرۆگەزیرانە ئەوبان بۆ سەرۆکۆمە بەڵام لە ڕۆژی چوارشەممە زیاتر چکاوانی کە لە ڕۆژی شەمە چوونک پێشتری ئاماژەم پێە دەنگدەرەکانیان لیان هاتنە دەنگ جەماوەرەکەیان لیان هاتنە دەنگ کە چۆن ئەبێ لەگەڵ شتێکی ئاوا بن لەگەڵ چۆنەڵی قەرارێکی ئاوا بن لەبەرەوە بینیمان لە ڕۆژی چوارشەمەیان ڕێژەی ئامادەبووان نزیکی 26 ینی ئەندام پەرلەمان کەمتر بوو و تەسەوری شەکرا کەمتر بێ بۆ داهاتوو بۆیە بە پەلە دکتۆر بۆچی لایەنە کوردیەکان لە ناو خۆیاندا ڕێناکەون ئەگەر ئەگەر بێت و ڕێبکەون نزیکی 65 کورسی بەدەستیان توانن قەرارێکی زۆر باشیان هەبێت لە پەرلەمانە هۆکار چییە کە ڕێک ناکەون تو خۆندامی ئەنجومەی تو نزیکی لایەنەوە توانیت هۆکارەکە بزانیت وا گریمان پارتی پێویستی بەوەیە کە زۆربەی دەسەڵاتەکان بگرێتە دەستی خۆی هەندێک لایانی تر هەیە گەر کەمی نەشبن ئەتوان نەگەر یەک بگرن دەنگێکی باشیان هەبێت لە پەرلەمانە خۆشبەختانە بە قسەکەی جەنابە ئەتوانم بڵێم ئێستا تا ڕادێک یەکگرتون بێجگە لە پارتی وەکوتم ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنەشی کە لە ڕۆژی شەمەیە لەگەڵ پارتیا بوو دەنگدەرەکانی
بە شێوەیەک چۆنەڵی فشارێکی لە سوۆشیال میدیا و لە میدیا خستێ سەریان کە بە پەلە ڤیددیویان بڵاو کردەوە و کشانەوە لەو چۆنەڵی ئیتیفاقی یان ڕێککەوتنی بە هەر جۆرە لە جۆرەکان ئەگەر ناوی بنین لەبەرەوە بۆچی چونکە هەموو لایەنەکان بوانی کوردستانەوە بە تایبەت کە ئێمە چاک لە سیاست و لە حزبایەتی پارتی تێگەشتن زانین کە پارتی هەڵات و ئەوانەی نێو ئیتاری تەنسیقیش بە هەمان شێوە ئەزانن کە پارتی هەڵەیە ڕوتی سەدرکە ئیتیفاقی هەبوو ئەوە تا ئێستا لە ئیتیفاقیکە کشاوەتە کەواتە ئەوانی شەزانن لەبەر ئەوە گرنگە کە پارتی خۆشی یعنی ئێمە هەمیشە ئومێ دەکەین کە بتوانین بەرەیەکی کوردستانی یا با بڵێن یەک ڕیزیەکی کوردستانی هەبێت لەنێو حیزبە کوردەکانە بۆی ئومێ دەکەین کە پارتی دیموکراتیش لەوە تێبگات کە ئاساییە هەموو حیزبێک هەڵاکە ئەمەی کردوێتی هەڵە بووە و ئەوەی ئەم هەڵەیە کە کردوێتی ینی گەورەی ئەوەیە کە دان بە هەڵەکە بنیت و لە پێناوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عراقیشا بڵێ من هەڵەیە کە کردومە ئەکشێمەوە لێی و پشتگیری کاندیدیەکێتی نیشتمانیەکەم بۆ سەر کۆماری ینی ئەمە شتێکە ئەگەر حزبێک ئەمە بکات و پێی وابێ ینی چۆن ئێستا لە سووتانی بارگاکانە ڕاستە خۆ وەکو چۆنەڵی سمبولێک بۆ ئەوەی کە ئەمە کادرێکی ئەوان هەڵیان کردووە بارگاکان ئەسڵەن چۆنەڵی ڕوخاند و ویان کرد کە لەم شوێنەوتیان ئێمە بارگا دروست ناکەنەوە بۆی ئەمە واتە چیواتە ئەمەی کە کراوە ئێمە هەڵە بووە فەرم و ئاسایەدان بە هەڵەیەکیش لە نێو هەرێمی کوردستانە بنێن یا لە ئیتفاقی لە نێو حیزبە کوردەکانە بڵێن ئێمە هەڵەمان کردووە کاندیدمان هەبووە ئێمە هەڵەمان کردووە بوونێتەوە هۆی نێو تێکدانی نێو ماڵی شیعە لی پەشیمانین و کارەکەین بۆ ئەوەی ئەم هەڵەیە کە کردومانە ڕێکی بکەینەوە ینی ئەمە تەسەورکەن ئەمە واکات کە دۆخی سیاسی لە نێو بەدەل لە هەرێمی کوردستان لە عێراقا ئەم گرێکوێرە بکرێتەوە بەڵام ئامادەیە دان بە هەڵەکانی خۆیان ئەبنێن و لە پێناوی بەرژەوەندی و مەساڵحی هەرێمی کوردستانە مەساڵحی خۆیان بخەنە ئەولاوە ئەمە پرسیارێکی ترە باشە دکتۆر جا لە پۆستی سیاسی و وەرگرتنی ئەو پۆستانی کە لایەنە حیزبەکان دەیانێت بیان وەری بگرن بێگومان عێراق لە ڕووی نەتەوەی کەلتوری لە ڕووی سیاسی لە ڕووی ئاینی فرن ینی هەموو پێکهاتەکانی تایە پێگەنانی حکومەتێک لەسەر بنەمای زۆرینە تا چەندە کاریگەری لەسەر ئەو پێگاتانە و دروستەکە و دەبێتە هۆی با بڵێن ناسەقامگیری شەقام لە عێراقدا ئەبێتە هۆی پراوێز خستنی بەشێکی زۆری لایەنەکانیش ینی منە موجارێ نمونەیەکە ئێمە زۆر جەختی لەسەرەکەینەوە ئەوەیە کە لە مودەی ڕابردوو لە پراوێز خستنی سونە لە نێو پرۆسی سیاسی لە نێو عێراقا ئەو لێکەوتانی کەوتەوە کە بینیمان ینی چەندین دۆخی خراپ دروستبوونی داعش تێکچوونی دۆخی سیاسی لە نێو عێراق و هەرێمی کوردستانشە ئەمە هەمووی پراوێزخستنی سونە کەمینەیە ئێستا لە مەرحەلەیە ڕێککەوتنی سێقۆڵیانەوە لایەنێکی گەورەیەک و ئیتاری تەنسیقی بە تەواتی پراوێز بخەن کە هێزی چەکداریکەیە کە مودەی ڕابردووی حکومڕانی عێراق بەدەستیەوە بووە کە تاکو ئێستش لە ئێزال ژمارەیەکی زۆری لە کورسیەکانی پەرلەمانی بەدەستەوە بەڵام وەکوتم ئەمانە خۆی بۆ خۆی ناکرێت لەم دۆخەیە پراوێزخستنێکی وەها یا با بڵێن ئۆپۆزیسیۆنێکی زۆرم لێ وجودی هەبێت و وەکو جەنابیشی ئاماژە و پێەیە ئەوەی کە هەیە لە نێو عێراقا فرەمەسەبیە فرەعینیە فرەنەتەوەییە هەموو ئەمانە وا ئەکات بە هیچ شێوەیەک بیر لە حکومەتی زۆری نەکەنەوە چکە ئەمە هەنگاونانە بۆ ینی ئەمەی کە بەسەگەر برادرانی پارتی لەمە ورد بنەوە کە ئەم قووەتە زۆرەی کە ئێنە دەست ڕەوتی سەدر کە ئەشێل لە داهاتووە ئەسڵەن نەمانی هەرێمی کوردستان بێ بەس بەشی ئەوە بیر بکەنەوە بە تاکیدی لە ئیتفاقێکە خۆیان نەکشێنەوە بێ ئەوەی سەدر دەریان بکە لە ئیتفاقەکە چکە ئەمە هەنگاوێکی زۆر ڕوونە کە تۆ ئیتاری تەنسیقی و پراوێز خست بەو ژمارە زۆرە کورسیەوە باشە کە بەشێکی زۆری شیعە و پراوێز کەواتە چ زەمانێکەیە کە لە داهاتووە حساب بۆ کورسەکانی کورد بکەیت چکە ئەگەر بیری لێ بکەنەوە 6 کورسیە بەڵام لە نێو 329 کورسیە ئەتە هەموو پرۆژە یاسایە هەموو قەرارێک دیاریکردنی لە سەر کۆمارەوە تا ئیلا ئاخری ئەتوانرێت بەبێ کورتێ پەڕێنرێت تاکەەوە کاروای کردووە کە تاکو ئێستا کورد لە نێو معادلە سیاسیەکە ماوەتەوە پێکەنانی ئەم حکومەتە تەوافقیە کەواتە ئەگەر ئەمە پراوێز بخرێت واتە پراوێزکردنی نێو ماڵی خۆشمان پێراوێزکردنی هەرێمی کوردستان و هەوڵاتیانی هەرێمی کوردستان باشە دکتۆر وەک دەزانین ئیشی پەرلەمان ئەرکی پەرلەمان تەنها دیاریکردنی سەرۆکوەزیران یا خۆ سەرۆک کۆمار نییە کۆمەڵێک ئەرکی تری لە ئەستۆدا وەکو پرۆژە یاسای بودجێ خۆ کۆمەڵە پرۆژە یاسای دیکەی کە پەیوەندی بە گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە ئەگەر هاتووەم بابەتە هەر یەکلایی نەکرا بابەتی سەرۆکوەزیران و سەرۆک کۆمار
ئەم بابەتانەی ترم پرۆژەیاسانە چۆنەکرێت ئەرکەکانی ترێتوانێت بەڕێ بکات یاخۆ تا ئەوە هەڵنەبژێردێت ناتوانرێت هەمووی پەکی کەوتووە ئەگەر دیقەتتان نابێ نەک با بڵێن ئەرکیستێکی پەرلەمانتارەوە نییە دیاریکردنی سرۆکی ئەنجومەنی وەزیران و چۆنەڵێ سەرۆک کۆمار بەڵکو ئەمە سەرەتاترین کارە بەپێی دەستور کە هەمووی لە مودەی مانگێکە تەواو بێت دوای ئەوەیەتە سەرکارە سەرکیەکانی کە ڕقابەی حکوومەتە کە دیاسادانانە کە بەتایبەت کارەکان لە لیژنەکانایە بەڵام هەمووی پەکی کەوتووە تاکو ئێستا چکە دیاریکردنی لیژنەکان وابەستە بۆی کە حکومت لای چ لایەنێکە بێ واتە سەرۆکی لیژنە و وەزارەت نابێ لای ئەگەر یەکێتی نیشتیمانی با بڵێن وەزارەتێک وەرەگرێت نابێت سەرۆکی لیژنەی کە تایبەتە بۆ وەزارش لای یەکێتی نیشتیمانی بێ ئەمانە هەمووی گرێدراون بەیەکەوە هەرچەنە ئێستا کارەکرێت بۆی پرۆسە سیاسەکە یا با بڵێن پرۆسی نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق میکانیزمەکانی یا هەنگاوەکانی بۆ بەڕێکردنی کارەکانی خۆی بەردەوام بێ بەڵام ئەمە واقع نییە ئەمە تەنها ئەوەیە کە بڵین نەوەستانی پرۆسەکە بە تاواتی پەکی نەکەوتووە ئەگنا تاکو ئێستش لە زال ئێمە لە فراقێکی دەستوریان و لەبەر ئەوە گرنگە دیاریکردنی هەڵبژاردننی سەرۆک کۆمار هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێکەنانی کابینەی نوێی عراق ئەمانە هەمووی بۆ ئەوەی ئەنجومەنی نوێنانی عراقیش بە خێرایی دەست بکات بە هەنگاوەکانی و واتە ئەوانی کە لە بەردەممانایە هەمووی بەستراون بەیەکەوە لە ئەگەری ئەمەی نەکردنی ئەم گرێکوێرێ ئەمانی کەش ناتوانێت وەکو خۆی کارەکانی بەڕێ بکات. زۆر سپاس دکتۆر بڕیار ڕەشید ئەنجامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەخێر ئامادەبوون دکتۆر.